بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لا خزمة كتاب النيابكي مختصر منهاج القاصدين كسرتاي نسينكيه شيخي جيلاني وإمامي غزالي كرت كراوي دوجاري ابن قدامي مقدسية قيشني كتابك لبشي مهلكاتا أوانيك إنسان أفوتين باسي كبر وباسي عجب. باسي كبر من بدريجي كرت لفصلي كما فصلي دوهمي نسر باسي عجب كرتو بختيكي زور جوان إمامي غزالي لسا مسائل عجب باسكا وشار سر علاجكي. أفرمي الفصل الثاني في العجب فصل دوهم باسي عجب أكين روي عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وآله وسلم أنه قال: بينما رجل يتبختر في بردين وقد أعجبته نفسه خسف الله به الأرض فهو يتجلجل فيها إلى يوم القيامة. أفرمي بياوك لأمة كاني بيشو دو عبايدابو بسرشانيا وزور سري لخوي سرعما بالتكبر وبفيزك طبعا ناتو يمرنا التكبر شكو عجب لقل تكبرها جاوزكي أوي التكبر بسر خلقه وعجب لقل خوياتي. أفرمي وقد أعجبته نفسه خوي سري لخوي سرعما كجلكاني لبر خويا أبيني بكشوف شيك وأشوب الروا. أفرمي خسف الله به الأرض خوي قرب بناخي زي بردي خوارو فهو نكر أوندا سبحان الله فهو يتجلجل فيها إلى يوم القيامة حتى الروج قيامت أمكسا لناو زويته أروى سبحان الله لناو زويته أروى أبو شوازيك وفخره كردوا يان عجبك بكاره هنا تبزانا عقوبة أخوة خسفي كردو جا طبعا أو كسيك عجبي هي جورك لخوبة قورزانيني هي برام لقل خويا خوي برامبر بخوي. أفرمي أم عقوبة كيبوك خوي قورة كردي بناخي أرزا سيشت من هن مهلكات يعني إنسانيت يا أبن يا كميان كسي كوات شروكو بيسكبي وخلق بيجويك شح مطاع كسي كخلق إطاعيك أو رزيل شروكو بيسكبي وهوى متبع هوا وآرزويك شن كوتبه يعني كسي بيت هر هوا آرزوي أفرأيت من اتخذ إلهه هواه هر شن هوا آرزوي خويبك سهم وإعجاب المرء بنفسه بشيت الله مهلكات كإنسان بهلاك أو تفرتنائك أو إنسان عجبها بوسري لخوي بصرنين. روايتك ابن مسعود أفرميك في غمريان صلى الله عليه وآله فرميتي: الهلاك في شيئين هلاك تياتشون لدوشتا العجب والقنوط. إنسان عجب ودرز بخوي بشد بزانه والقنوط مأيوز بين رحمة رب العالمين بو إنما جمع بينهما بو يا غمريان صلى الله عليه وسلم أم دواني فرمو غزالي أفرمي لأن السعادة لا تنال إلا بالطلب والتشمير. خوش بختي لإنسانا بداوا كردن أبي داوابك زور داوابك يك دو قولي لي هالمالي قاتي لي هالكا تشمير خوي هالكا تدسكا بخزمة كردن. أفرميو كسيك قانطة لرحمي خوا قد داواناك أو كسشيك معجبة وأنا قد إجناك بيوايا خوي كاملة يترقشت تأخير حتى مسألة كمال الله إنسانا وهسكردن بويك كاملة زور خطرة. جاري واها إنسان وايلي لمسألة عجبة نهجناك طاعتك كان جواز لإهنة واسري سرعة مني لخوي بيوايا إثر طواو أم بهشتي أما في الله كلا في الله كان الشيطان ابن القيم رضا ورحمته خيلي بالداء دواء كازر بالتفصيل أو باسكا شرطي كسي مسلمان بريتي اللي عملوا إشكردن لكيا سار بدو يعني
سبحان الله سيرك عشرين مبشرة يعني مجدان بيدرا وبهشت إنجا إيشي زياتر أكن بونا وبهشت إنجا حولي زياتر أدن لكوا إنسان بيوابو إتر أم بهشتيو طواو هش كيشيكي نماو أو إتر بزان نشانه هلاكتي كوتايت وكسي مسلمان بزور بهوشياري لسر مثلا عجب تعاملك إما بابتك منوسي وجايكتر عرزم كردن عجب نخوشي جيروديكي وكو من دردو بلا جيروديكي وكو من باسي صحوة إسلام تيا كردوا عجب زور خطره يعني يكشك لنخوشي كاني كارواني إسلام بريتي ولا عجب لأنه وتكانا كالدعوة خلق تكر بيواب وتو لناو بهشتا أو لناو جهنم ودريان إهني آية لناو بهشتا تصور أو هابو عجب يقدروا زوبو أو كسيك أهاتناو مزقود خوي زور بباشتر أزاني لخلقو بيواب أم هيچي نيشتو خلق لا ودواو تبو توزكا أم عجبات جورك بولا عجب من قرائي أنانيات أما أنا هموي بشكل يعني جورك لجوركاني عجب يعني بيدوابي إتتو هيچ نهشتو تو إتر أو بزانتو شتيق لشتكاني هلاكتي تيا چونك دواء وإتتو إجناكي أوستي چونك إنسان لكيوان هستي بكمال خوي كر أوستي معجبي جو كسي كمعجب بنفسي خوي تو إتر لها أولو شونا أوستي دو شمان هي معجب ومعجب من هي معجب أو كسي سري سرع منه معجب أو كسي كاشتكي كسري لسر معه باشا كاتك تو مثلا اشتكي بيني بون من أم موبايلة بينم آيا من معجب بموبايلك يا موبايلك جاكي إعجاب ومن معجب وباشتري بلي معجب نالي معجب نالي من معجبي أو شتم اشتكى معجبة تو معجبي واضحة إيشي تيا أو سرنجي تو راكي شاو باشا ويا مسائل عجب إنسان حالتك أبوي دروس أبيت يعني أبيت معجبي نفسي خوي بيواي أم نفس جاي إعجابه باشا أبوي لما سلي عجبة هاي ما له هلا كردي خوش ما الله أوشت عجائبة عجيبة مثلا كلمة عجب بكار هنا كلمة عجب معجبي زور طاونية يعني لما سلي أوا معجب طاو ترى تغلي بلي من سرم سرماوة أو سرقت والله من سرم سرماوة نية معجب اشتكيا تو خوش شي معجبي كاتك إنسان معجبة بنفسي خوي يعني نفسي جاكي سر سرمانة وأم خوي بو خوي سري سرماو أسير كمطرف شيمان في أفرمي لأن أبيت نائما وأصبح نادما أقل بقى شوك تير خوتم بإسراحة بياني هالصامو بشيمان بوم لوي أو شو تير خوتم وهتا بياني وشو نرجكم نكردو ذكركم نكردو نرجك ويترم نكردو أفرمي أهم بي خوشتر أحب إلي من أن أبيت قائما وأصبح معجبا أهم بي زوزو خوشتر كمن شو هتا بياني شو نرجكم وقائم بوم وبي وستابم بلان بياني إعجابم بخوم ودروز بهم كسائتي كي زور قورم شو نرجكم خلق نائكا أفرمي أجر بخوم بياني بشيمان أويانم بي خوشتر لو يعني أويان باشتر أفرمي إن جابزانا عجب والدي أكا ورتو دفيري كبر أكا يكيك لأسبابه هو كاركاني كبر بريتي لا شي بريتي لا عجب إنسان دي عجبي بخوي أبي دواي إن جاب سر خلقيشا بيواية تو أم هيتشي نيشتو تو فيتولد من العجب الكبر لا عجب كبر لدايك أبي ومن الكبر الآفات الكثيرة وهذا مع الخلق أفرمي لكبري شو يقدرني آفاتي الروتي أكا بوتشوي كبر لغا خلقه تجاوز أكي لحد خلقه طبعا عجب قناغي هي جاري إنسان بيوايا بيني خوي لغا الخلقه أم لخلق باشتره جاري لطاعاته بيوايا أم خوي زور إيشي قوري كردو أفرمي لغا الخالقات سوانا فإن العجب بالطاعات نتيجة استعظامها إنسان هر كردويكي خوي زور بقورة زاني دي كاتيكي لي وإلي إثر عجبي بو بيا أبي برام بو كردو بخشين أكا بيوا إثر كيشي نيشتوتو شو نيجاكا بيوا هيشي نيشتوتو الروجي مليون صلوات دا وخلق نايدا بيوا هيشي نيشتوتو
فكأنه يمن على الله تعالى بفعلها. سبحان الله، أو كسيك معجب بالطاعات كأنما منتك بسر خوايا، وينسى نعمته عليه بتوفيقه لها أو لبير أشيته كخوا جل جلاله أم نعمتانا أو بي بخشيوا أو توفيق دابو أم نعمتانا بي ويا ما إيشي خويتي ويعمى عن آفاتها المفسدة لها. أي تكوير أبي لو هم آفاتاني كوالا مسألة عجبة همو كرده وكاني هلا وشينته حجي نايلته مهما كان طاعتك زور قورت كده شون عبادتك كان هم أرزم كلون سرتا عبادة ناوراس عبادة أخير عبادة بيسي وبارزقاري هي سرتا لبرخاتي خوا دس بيبك لناوراسا ضلد نقوري هنيتك تهربو خواب إلا أخيرا منتنك نبسر خوا نبسر خلق خمنت كده نبسر خوا شون أبي بيدوا بيتوام إيشو مهمت كردو بو خوا تو تشيت كردو. والله إنسان كسيري أو علماء قورانا أكاتو حياتي أن أخوانته يعني شرمزاري أيقري أو هم خزمة قوريان كردو كشي زور بشيمان الله هيش من بونا كردي يا إلهي نما تواني خزمة دينك كتكين يعني أجر كسيك تشاويكي نبي وبيبلن شو روج راكا إيش كبو خوي قورة تشاو كديته وشو روج راكا بس بوي تشاو كيف قرته دي ورا أمهم نعمتا حتى عبادات لما سلكي بنو إسرائيل هاتوهم أفرمي كسيك خواهي قورا شوينيكي بو ترتيب كرد لناو دريايا كأنما وكو شوشيك شتيك عباداتي أكردو داريك شتيا رواب وهموم يويشتياو بإسراحة أي خوار حفتان صالي الرق بز عبداتي كردو يقناهي شنك حج بز عبداتي فمن للرجي قيامة الزندو يكردو فرمي أي عبد حز أكي بالرحمي خوم محاسبة لغلاكم يان بكردوي خوت الله يجبيري كردو خو هیچ گناهك من كردو چاكي زوريشم كردو يا ربي خويا بكردوي خو تي باش كردو كاني بينن لقل نعمتي تشاويا بي بيون افرمي كاتي بيانا سنه هيچ شي نكرد دبران بنعمتي تشاوا هيچ شي نكرد خو او نعمته جواني بيدا افرمي هاواري كر يا الهي بشيمانم هشتا نعمتي تريانينا وبشيمانم يا الهي توبه يا الهي بالرحمن خوت فريامكو فالأمري فرمو بيبن الله أجر زور هواريك ولا الله يهنا وإن جاب الرحمة إخوان نجاتي وإنسان شيء هي لعبداتي وطاعته هم كوكاته يعني أكاتا كان لحظاتك أويك وزور ضلي مربوط بأخوة وبيونديكي بتولق الخوا وإخلاصك كامل وقدري الريال وكردوا النبو زور كما بويا كسي مسلمان براسي أبي لسر مسألة عجب زور واستوبه وزور تشاوكراوبه يعني بدوها بقرا بدوها لكوها بو شار سريكا أفرمي وإنما يتفقد آفات الأعمال من خاف ردها دون من رضيها وعجب بها كي أترسي يعني لكرده وكان آفات أعمال أو كسيكا أترسي كرده وكان بدرته وسريه ولي قبول نكريه نك أو كسيكا راضية بكرده وكان والله يتر طواو سري سرى منه يتر أو قد نايد بالرواب مثلا بزان أم كردوا خرابيت شيء أوستي أم كسا. والعجب إنما يكون بوصف كمال من علم أو عمل فإن انضاف إلى ذلك أن يرى حقا له عند الله إدلالا والعجب يحصل باستعظام ما عجب به والإدلال يوجب توقع الجزاء مثل أن يتوقع إجابة دعائه وينكر رده. أفرمي هند جار عجب والا إنسان أكا بيوايا لمسألة كاتش علم بيتش عمل كاملة يعني صفتي كمالي بوهاتو إتر عجب ودروسه إن جواي لي بيوايا حقيقي بسر خوا وهي جورك لمنت بسر خوايا همیشه اوشتی که کردویتی مثلا زور خوی به گوری ازانه دی ورده ام منتی بسر خوایا وایلی اکات پیوا الا به خوا پاداشتی باتو پیوا الا ابي دعاکی جواب درتو پیوا نابه به هیچ واز دعاکی رد کرتو ام حالتانی بود دروسه به او کسی که توش عجبه به کوابو عجبو خوبش زانی باولا اگه با کردی که پتیله که بینو خوب شد زانی یا خوب کامل زانی هر یک لما انا خوب طاو زانی آفتك لا آفته كان ضلي إنسان مهلكة أي تشيب كين علاجك
أفرمي اعلم أن الله سبحانه هو المنعم عليك بإيجادك وإيجاد أعمالك بيش همشتي علمته بعلم خود كي دروسي كردو تو هنا يبون خوا الله جل جلاله خود كردو وكانت كي إيجادي كردو هنا يسر واقع وجود هر الله جل جلاله أي هو كاربو كردو وكانت هو كاربو كردو وكانت چی بۆی دەستەبەر کردی هۆکارەکان ئەویش هەر الله جل جلاله ئەی باشە کەسێک چۆن ئیعجاب ئەکا بەو شتێکەوە لە بەردەسەوی بەو کردەوەی کە کردوێتی ئەگەر تەشبیه نەبێ پیاوێک خادمێک ئەگرێ کرێکارێک ئەگرێ جلی کرێکاری ئەداتی ئەدەواتی کرێکاری ئەداتی شوێنی کرێکاری بۆ ئەدۆزێتەوە شتەکانیشی بۆ حازر ئەکا معاشەکەشی بۆ حازرەکە هەموو کارەکانی بۆ جێبەجێ کردووە دوای کابرا بێ بڵێ بەخوا ئیشی عەجایبم دۆزیەوە کردم کاکە تۆ چی کرد هەمووی بۆ کرا ئەندا تەنها ئەوەندە بوو تۆ جوهدێکی بچکۆلە لەو نێوانە سەرف کرد هەمووی بۆ جێبەجێ کرا ئینسان بە چیە تووشی عوجب بێ هەولێری قسەیەکی زۆر خۆشیان هەیە ئەڵێ ئەگەر خوا ویستی ئیشێ بکە ئەسبابانیشی لۆ ڕێکەخا یعنی سوبحان الله ئەسبابەکەش خوا ڕێکیەخە خۆی شتەکان جێبەجێ ئەکا و ڕێکی ئەخا هەموو جارێ ئەڵێ مەڵێم گەنج زۆر کات لە شتانێکە بیر ناکاتەوە لەوەی خوا سەبەب ڕێکەخا هەمیشە سەیرەکە جارێک چووم بۆ داوای ئافرەتێ بۆ گەنجێک ئەیتر وەڵا پیاوەکەش کاکەگیانە کوڕە خانووی کووە و کاکە مەحەیچی نییە و کوڕەکەی هەر ڕیسوا کردین من ژوتم دە تۆ لەوە گەڕە حاجی باشە تۆ کە ژنە هێنا و ئەمانە تۆ چی و هەبوو ئەمانە والله لو پیرژنە هەڵیایە کوڕەوەتی والله حەیچ نەبوو سەر سوال کرد والله خۆی هەموو بە شەڕیان دوێتەوە هەسە کرد بە بڕێت تا شەڕێک گەرەوە یعنی تەسەورەکەی یەکسەر بیرەوە کرد ئەخە باوەسە ئەین تۆ نابێ باشە ئەوە ژنمە قیر و سێ خانووینێ ئەی باش نابێت 2 دیناری هەبێ ئەی نابێت کاسبی هەبێ با بەخوا خۆی ئەسبابەکان ڕێکەخە دۆستێکم هەبوو زۆر وریا بوو هەموو زان ناوی نووسی بۆ حەج ناوی دەرنەچ دوای وتم مال باش بۆ ناوی خێزان ناوچی کوڕەوتی من ئەڵێ ڕێویم بەملاو بۆ لەوان ناوم دەرناچێ ئێستا ژنەکە چۆن ناوی دەرەچێ وتم تۆ بینووسە کوڕە ئەمانە فەقیر و فوقەران خوا ڕەحمیان پێکە ناوی نووسی یەکسەر ناویان دەرچوو هەردووک پێکەوە هەرجوو زووەم وەم حاجی وەڵا تۆ لەسەر حیسابی حاجی شەڕ ڕۆشتی بۆ حەجەوە کوڕی من لای خەڵک مەڵێ بۆ خاتری خوا ئەمە لای خەڵک باز بکەوە ئەمانە ئەو خەڵک خۆ چوزان وازان ئێستا منیش ئەوم بردووە نازان ئەو منی بردووە لەبەرەوە ئینسان وا تەسەوور نەکە وەڵڵاهی خوا خۆی ئەسبابەکان ڕێکەخا جاری وایە ئینسان قەرزارە نازانێ باشە من چۆن ئەو قەرزە بدەم دنیا لێتێک خوا خۆی ئەسباب و وەسائلە هێنێتە پێشەوە خۆ تەسەوور ناکەی بۆ کوێتە بە چۆن سەری قەرزەکە درایە ڕزقت کەمە خوای گەورە لێرە ئەدوا بۆ ئەوێ لێرە ئەدوا بۆ ئەوێ لە ئەخیرن لە شوێنەکە ئەگیرسیتەوە خوای گەورە دەروی خێری لێ ئەکاتەوە کێشە و گرفتێکت هەیە یعنی حەلیم تیا حەیرانە نازانی چی بکەی خوای گەورە ئیرشادێکە کاتێ زای نەجاتێ بۆیە قەت ئینسان سەیری ئەوە نەکە ئەسبابەکان خوا ڕێکیانەخە نەتیجەکەش هەر خوا ڕێکیەخە لەکوێ تۆ ئەمەند لەبیر کرد کە خوا ئەسبابەکانی ڕێخست خوا خۆتی ئیجاد کرد خوا کردەوەی ئیجاد کرد والله ئینسان ئەلەویایتە تووشە عوجبە بە پێ وایە خۆی شتێکی کردو چیت کردو بنمونە ئێستا ئێمە بیرکەینەوە خوا جل جلاله هیدایەتی داوین ئەم هیدایەتەی کە رب العالمین ڕەحمەتی و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرا باراندوین ئایا ئەم بە جوودی خۆمانە خوا خۆی تەوفیقی داوین لێرە دانیشتین لە خزمەت ئەو کتێبە پیرۆزە ئەگەر ئەمە تەوفیقی خوا نەبێ خۆ لە خۆ چی خوا خۆی ئەسبابمان بۆ ڕێکەخا هۆکارەکان ڕێخا ئەمن و ئەمانێکمان بۆ دروستەکە ئەمان خاتە سەر ئەم کتێبە خاتە دڵمان وەرن لە خزمەت ئەم کتێبە دانیش هەمومانین دائنیشین بەهێش بین وەڵا من لە فڵانە دەرز ئەڵێم وە یا فڵان دەرز ئەخوێنم چیمان کردو هەموو شتەکان خۆی گەورە جێبەجێ کردو بۆیە ئەم عیلمە زۆر گرنگە ئینسان ئەم تەسەورە لە ناخیا دروستکە خۆی کردەوەی ئەسبابەکان هەمووی هی خوایە فلا معنى لعجب عامل بعمله ولا عالم بعلمه كل إنسان كعالم بو شي عجبي شي كي بعلمك خو ياخذني بيل عطا كردي عامل كردوي كي باش اكل عابد كي باجوي وتصور مكاهر خوي كور خوي تو يخسر امسكه جواني عجب النبي بجماله شي خويا
دەوڵەمەنی عجبە نەوێ پارە و سەر سامانە سەرێ لێی سوڕ نەمێنێ ئیشی خۆیە إذ كل ذلك من فضل الله تعالى هم أما فضيلتي خواه وإنما الآدمي محل لفيض النعم عليه إنسان شي إنسان جاقايا كم مهربان كان يخواه بسر يداء باري فيضات إلهي بسر يداء باري وكونه محلا له نعمة أخرى هر خوشي كخواه علي بجاودو كردتي بمش جاقايا وكان نعمتي بسر باري أو شر خوي بخوي النعمة أكو من نعمتي خواه هم مشتي بدسي خواه أجر وت عمل كان إنسان بقدرتي خويك أجر قدرتي خواه بجل جلاله أي قدرتي إنسان كوا أي باشا حتى تو نبي كردوت شون أكري إنجا عملكي تو إرادكي تو قدرتكي تو باشا أفرمي همو أمانش إرادتك تو قدرة همو إلى خواه وإلى خودي خوتوني فإن كان العمل بالقدرة فالقدرة مفتاحه أجر هرچی کردەوەی بە قدرەتی ئینسان بە جوڵەیەک باشە ئەم قدرەتە مفتاحە كليلة هذا المفتاح بيد الله تعالى أكل بدس رب العالمين وما لم تعطى المفتاح لا يمكنك العمل والله أكل الندرة الناتواننا كما لو قعدت عند خزانة مغلقة لا خزانة مغلقة بوسي كتوانا أوت نبي يعني كل بدس وانا بيكيتو تشيو بيكري بان لبنا خزانة كشاب لبرو همي بدسي رب العالمين ولجد صلاتي خواه أم تسلمبون لنا خا عجبنا هل لو إنسان بلا باشا بخوا محاسبة أكال لسريع طبعا سبحان الله جزئيتي كي بتشوك لاختيار هي إنسان إلا سر أو جزئيتها بتشوك اختياره محاسبة وكتاب وأنا هم يكري يتر هم التوفيقات خواه حتى استبوى إنسان چونکە خوا مسەخەری کرد ئەم دەسەی مسەخەر کردو بۆ ئینسان بیاوە دەست بۆ ئێرە بەر دەستی بۆ شوێنێتر بڕۆ بە گوێنەکە دەستی نەبوو چونکە تەسخیری کولی دراوەتێ لەژێر ئیرادەی ئینسانە باش ئەمە یەکێک نییە لە نعمەتەکان کە عەکسایەتی یەکتر ناکەن ئەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ ئیمانداران وەکو یەک جەسەدی واحد ئەو هەن یعنی کەس لەگەڵ کەسا کێشە دروستەکە ئەم چاو بڵێ ئەو دوێنێ تۆ بۆچی جوانەوە بینی وەڵام ژە ئەمڕۆ نابینم جا وەرە تۆ سێرکە چیمان لێ قەومی باشە ئەو بەگوێ ئەو نەکەوەیە هاچی وەڵا ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم هەمووی پێکەوە ئاو متەکامیل یەکترە بۆی ئەمڕۆ هیچمان بە هیچ نابێ هەمومان ئەوەکوای ئەم پەنجە ڕخنە لەو بگرێ ئەو ڕخنە لەو بگرێ هەمووی ئەو بڵێ دەوەڵاهی من نایکەم جا بۆ فڵان کەس کردی ئەو فڵان کەس بیکە ئەم پەنجە کردی ئەویتر بڵێ ئەها خۆی فشەکاتەوە بۆی ئەیکە ئەویتر ئەها ئەوە لەبەر خوا نایکە خوي قرها هم تسخير كردو لبردمانا سبحان الله هم يخطط جير أو إرادة جزئية بشوكي إمو يعني إرادة كلية قوركي رب العالمين شنو إرادة جزئية إمك بويا لمسألة عجبة أم تسلم بوني ناخ خوا بخاوان زانيني هرچيشتا واد لي أكان نجاة دادا العجب شوكا هزناكي إشيك أخوات كردويت هزناك أما فضيلتي بو نا هم يخوض تسليمكيتو الله يا ربي خواه هداية توفيق هم بدسيتو يا إذا بجورك لعجب وأنا لناخي إنسانا نامي أو تأفر فرمايشتك بيغمريان صلى الله عليه وسلم لم يدخل أحدا منكم عمله الجنة كذب كردوي خوي ناتشتا ناو بهشتوا وتيان ولا أنت يا رسول الله صلى الله عليه وسلم رحمة بقرباني بيت توج أي بيغمبريان صلى الله عليه وآله وسلم توج بكردوي خود ناشتنا وبهشتوا فرموي ولا أنا من جناتم إلا أن يتغمدني الله برحمة منه وفضل إلا أو نبيك خوي قرا دام ببوشي بالرحمة وفضلي خوي إن جاءت وأنا بسمنا وبهشتك لكن مش بكردوي خو منار باشا الصادق مصدوق رسول الناس داري إيما وحبيبي ضلي إيما بكردوي خوينا الرؤى إيما بتماي شميت عجب بتشيبكن يعني إن جاء إنسان نازاني أو كردوي قبول يا قبولني والله جاري ويا كردوي كي باش كتو خود أو بي هالأفشيني وبي الوايشتيكي مهمة كردوه أو كردوي قركا بسرت أوقاتنا أهجروا بحساب باش كردو كان كسي وهم يحسبون أنهم يحسنون صنعا كردوي خرابة كان بيان وأي شيء كي باشك اشتيق لبينا يعني بروا كان يتر كنترول لدس أدا أتور التصور كان
ئینسان ئەگەر گوناهتەیە بۆ مۆدە بۆیە بەشێک لە ژیانی بزان چی لێیە ئەتۆ ئێستا سیرکەن کاتێک ئینسان غیبەت ئەکات لەناو کۆمەڵگایەکە جاری وایە وە ئەزانە ئیشێکی باشی کرد جارێک لە مەجلیسێکە مسلمانێک لە حیزبێ بوو مسلمانێتری لە حیزبێتر بوو ئەمەی کە لەو حیزبە بوو زۆر بە خراپی باسی ئەوی تری ئەکرد مش جوان گوێم گرت سێرەکەم ئەو شتانەی کە باسی ئەکات سبحان الله کولی لەمە هەیە دوای دیفاعم لەو مسلمانە کرد دیفاعێکی زۆر باشم لێ کرد کە ئەو مسلمانە وەهانی ئەو سیفەتە باشانەی هەیە بۆ شێوازە زۆری پێ ناخۆش دوای سبحان الله وردە بوو بە مناقەشەیەکی نەرم کەسێکی غیرەدین لێوە بوو وتی من ئێستا نازانم کێ لەسەر حەق و کێ لەسەر حەق نییە بەس ئەزانم باسکردنی خەڵک خراپ لە مەجلیسە ئەوەنە تێگەیشتم کە نابێ باسی خەڵک ئەزانم ئەوە خراپ لە مەجلیسێکی ترا بووم دوو مسلمان شەڕێکی زۆر قورسیان بۆ دروست بوو هەردووشیان پێیان وا بوو ئیش بۆ خوا ئەکەن و ئیش بۆ دینەکەن و ئەویان ئەویست ئەو بشکێنە ئەویش ئەویست ئەو بشکێنە ئەو ئەویست حیزبی ئەو بشکێنە ئەو ئەویست حیزبی ئەم بشکێنە کەسێکی غیرەدینی لێ بوو جوانی هەردووکیانی باس کرد کە هەردووکتان زەڕورن بۆ کوردستان من خۆم بۆ خۆم تەریخەومەوە لە حاڵی خۆم کە ئەو پێی وابێ ئەم دوانە هەردوو زەڕورن ئێمە پێمان وابێ ئەم پێی وابێ ئەومان زەڕور نیە ئەو پێی وابێ ئەو زەڕور نیە جارێک دۆستێک ئەوە زۆر دینداری ئەوانەی نییە ئەی ماسە من سرم لەو خەڵکە ئیسلامیە سوڕماوە ئەی کاکە کاریان زۆر مەزبوط ئەی ئێستا ئەگەر هەموویان پێکەوە بوونایە پیا و ڕێکوێر ئەیزانی لەگەڵ کیا قسەکە پەلاماری ئەمەیانەیەن ئەویان خۆیەکەوە پیاو باش پەلاماری ئەمەینە ئەوی تر ئەبێتەوە پیاو باش ئەوی گیرمان خواردە لەو بینە ئەی وەڵی ئەعلاممان هەرچیشتمان سەری لە تێک چوو ئەی کاکە ئەمانە زۆر عەقڵن بۆ ئیشی خۆیان دڵی خۆمەوەی خۆزگەوە ئەبوو وەڵی ئەمە خۆ وای کردو ئیشەکە ئەوە پەرت و بڵاو ئەوانە بینەگەنە بینی خۆمان بێ خۆمان ئەبۆ شێوازە نین ئێجایتر ئەوی کاکە ئەوەتە ئەویان بۆتە سۆفی بە ناوی تەسەوفە خەریکی ئیشەکەی ئەمەیان بۆتە سەلەفی ئەوەتە ئەوەی ترە نازام جیهادی ئەمەی تریان خەریکی داوە ئەو کاکە هەمووی ئەوی لە بنەوە یەک تەخطید ئیشەکەن ئەزانن چیەکەن وتم کورە با من شتێکە پێ بڵێن بۆ قورئانە ئەو مەلایانەی لەگەڵ ئێوەن ئەوانش ئیش بۆ ئەم لاەکەن ئاگاتان لێیان بێ تا ئێستا تۆ مەلایەکە بینیوە مەسەن لەگەڵ ئێوە بێ بێتە سەر مینبەر بڵێ کاکە گیان سفوریەت باشە یەک ژن بێنە نەیکەن بە دووسێ ئەو شتانە کە هەمووی مەسەن تۆ ئیشی بۆ ئەەکەی ئەو هەڵی ئەو شوێنێتەوە لێوە والله ڕاستەکەی وتم دەریانکەن هەمیان دەرکەن ئاشە کەسیان بە کەڵکی نایەن چونکە هەموو ئیمڕێکە ئەو هەیە سبحان الله لەوێ کەسەکە پێی وایە ئێمە زۆر ئەو متەکامل کەالجەسەد الواحد کەچی لە حەقیقەتە هیچ ئەو هەنی وێرانەیەکی زۆر خراپ ئەو کەسانەی کەوا سێری فلیم ئەکەن و فلیمەکەیان لێ ئەوێتە ڕاستی زۆر کاریگەریان لەسەردان جاری وایە بەدە فلیمێکەوە سێرەکەی ئافرەتێک دەستی کردەوە بە گریان ئەرە ڕەڵەوە چیتەوەوانە وەڵامە ئەسا فڵان کەسیان کوشت کورە بێ عەقڵ نەکوژە لۆ دیوە بوو باشە بەڵام تێکەڵ بووە لەگەڵیە ئەمەی ئێمەش کە ئێستا هەیە لە مەسەلەی خواناسیە ئەم تەوەجوهات و فێڕەق و مەذاهب بڕواکەن وەکو ناو فلیمەکە ئەو هەیە ئەبێ هەدەفە سەرێکیە بدۆزینەوە جا ئینسان پێی وایە بێ مەسەن دوو کردەوەی کرد ئیتر تەوا هیچی نەهێشتوەتەوە ئەوە ئێمە سەرگەدەن ئێستا ئێمە بۆ ئەم هەموو یعنی تۆ تەسەوەر کە بۆ ڕق جۆرێک لە ڕق لە یەکتر و حیساب نەکردن بۆ یەکتر هەموو عەجبە من پێم وایە ئەمەی خۆم تەواو کەماڵ لەمایە ئەوە چی کردووە ئەوی تریش پێ وایە کەماڵ لای ئەوە ئەی من چیم کردووە هەردووکمان پێکەوە کاتێک ئەزانین هەچی شتە لە دەستمان دەرچووە مەگەر کەسێکی ئەوە خێرخوا لە دوورەوە پێی وابێ ئێمە زۆر بە متەکامیلی ئیشەکەین و هەمووان ئاگامان لە یەکەوە لە بنەوە کورە واژ نییە ئێمە تێنەگەیشت ئێمە لە گەمەکە تێنەگەیشتوین ئەگە ناخۆ لە حەقیقەتان لەوە ئەچی ئەمڕۆی سەحوەی ئیسلامی کوردستان پێویستی بەوە بێ پێویستی بەوە بێ موسڵمان ڕەنگ بن بەڵام بزانن چی ئەکەن بزانن چۆن یعنی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم هەر قەومەی جیا ئەکردەوە ئاڵایەکی تایبەتیشی ئەدایە بڕۆ جەنگکە ئەوە ئاڵاکەی خۆتان نەهێڵن لەلای ئێوە قەومی ئێوە بڵێن وەڵا قەومی فڵان کەس شکا تۆش بڕۆ هەدەفەکەش یەک دوژمن بوو هەمووی بۆی ئەڕۆشت خۆ ئێمەش ئەو هەیە بەڵام مشکلەکە چیە ئێمە لەمە تێنەگەیشتن هەمومان یەک دوژمنە
یەن لە بینیەکەم ئەڵێ وەڵا ئاڵاکەی من جوانە وەڵا جەماعەتی من ئازاتر پەلامەر یەکمانەوە دژمنەکەمان لەبیر کرد بەینەما ئەبێ ئێمە هەموو متەکامیل پێکەوە. دۆستێکم چەند شتێکی جوانی باس کرد، باسی ئەوزاعی خەڵکی کوردستانمانە کرد. وتی مامۆستا تۆ دیقەت بە، وتی ئێستا کۆمەڵی گەنجی زۆر هەن سەلەفین، وتی پێش ئەوەی ئەم ڕەوتە بێت لە ناو زانکۆیە عەبا مابوو نەوەڵا، ڕیشە بوو نەوەڵا، وتی وەڵای ناو زانکۆ پڕ بوویەوە لە عەبا و ڕیش. خۆ ئێمە پێمان وایە مەسەلەن ئەڵێن کاکە هەندێک فکری کورچووکاڵ هەیە لە ئەو گەنجەن، بەڵام نە لە لایەکی ترەوە سێر کە نەفعێکی بەدین گەیان. وتی تۆ تەسەووڕەکەی لە نەوەتەکانە کەسێکی دەوڵەمەند هەبوو موسڵمانێکی باش بێ مولتەزیم بێ، هەمووی ڕەش و ڕووتەکە بوو. ئێستا وەرە لەناو ئەو چینانە خەڵکی زۆر دەوڵەمەندی تێ. وتی تو ئەخوایە تۆ قەت لەو کاتانە مەلا ڕێژوان و مەلا نازانم، وتی ئەو شتانە ئەبیست دیدە ئێستا ئەیبیست. بۆ چونکە ئەم فکرەیە چوو داخڵ بەمانەوە، توانی مەسەلەن لەناو خۆنا یانی پانتایەکی ترە ئیشکە. وەختی خۆی مامۆستا شەمحاوی بەرزنجی خوا عەفوی کە لەگەڵ مامۆستا مەلا نووری هەبوو، مامۆستا سەینووری زۆر دۆستی یەکتر بوون. هەموو جارێ مامۆستا شەمحەموو ئەیفەرموو با بە حەرەکە تا پردەکە بڕەکە، سەینووری برام حتا سێ ساغ بڕەکە. سەینووری پێی کۆمەڵایەتی بوو، ئەچوە سەی سادەق و ئەچوە ئەولادیانە و ئەگەڕا و دەعوەیە کرد، ئێبا بە حیزبەکان وی تا ئێرە بڕەکە ئەو زیاتر بڕەکە ئەڕوات، چکە سنوورەکان ئیشکان و دەقەکان ئیشکان و ڕۆشتووە. ئێمەش بەڕاستی لە مەسەلەی ئەعمال و کردەوەکانی خۆمانە ئەبێ تێ بگەینەوە، چ لە ئاستی عامە چ لە ئاستی خاصە. ئەبێ لەو خاڵە بە جوانی تێ بگەین کە ئێمە بەڕاستی دائیرەیەکەیە هەمومان ئیشی تیا ئەکەین پێکەوە، کەس کاری کەس بەکەم نەزانێ و کەس کاری خۆی بە متەکامیل نەزانێ. وەڵام من پێم وا بە کارەکەی من ئیتر هیچ عیبی نییە، ئەوانەی هەمووی عیبدارە نەخێن. هەمومان عیبمان هەیە، هەمووشمان جوانیمان هەیە، هەمومان پێکەوە ئەمانەی خوا لە خۆمان ڕازیکەین، هەمووشی بە تەوفیقی خوایە، ئیتر کەس خۆی بە باشتر نەزانێ نەجاتمان نەبێت. وەخوا جاری وایە دوو گەنجی موسڵمان دەبینی کە موناقەشە ئەکەن، هەمووی سوور ئەبنەوە و ڕەگی ملیان بەرز ئەبێتەوە و قسە ئەکەن و متحمس بۆ دین. سەری ئەم حەماسە جوانە ئەکەی تەواوە سەری ئەوی، بەڵام سەیرەکەی پاشخانەکەی بێتێ لە عوجب. پێی وایە عوجبی بە ڕەئیەکەی خۆی هەیە، عوجبی بە فکری خۆی، عوجبی بە کردەوەی خۆی، عوجبی بە حیزبەکەی هەیە. ئەبێ بەڕاستی ئیشی بە باشی لەسەر بکەین. اینجا هەموو ئەم هۆکارانەی کە بۆ کیبر هەبوون بۆ عوجبیشن، هەموو لەوێ عیلاجەکەیمان باس کردووە. چیمان باس کردووە لە مەسەلەی کیبرەکە، لێرەش عینی عیلاجەکان بۆ عوجب ئەبێت. هەر شتێک مەسەلەن لە ماڵە تۆ خاوەنی نیت، بە چی خۆتە ئەنازی؟ مەسەلەن ئەڵێ وەڵا بە جوانی خۆمە، بە جوانی چی ئەنازی؟ تۆ نەبوو بۆ نەبوو، لەم بینە بە چی ئەنازی؟ هەموو ئەو نازینانەی کە ئەتکرد بەرامبەر بە خەڵک بۆ نەفسی خۆشتی باسکەرەوە نەخۆشەکانی عوجب چارەسەر ئەبێ. و تەفسیلاتی تری هەیە لە دەرسی داهاتوە ئینشاءڵڵا ئەچینە خزمەتی. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار و ئەڵێن یا ڕەبی خۆیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت مەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، خۆیان لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی گیان بەزەی خۆت بەسەرمانە ببارێنەوە، عاقبەتمان پڕخێر کە، دڵ و دەروونمان پێوەستکە بە دینەکەتەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆیان داوا لێ ئەکەین گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە، سەتری عیبەکانمان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی گیان پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور، پەنا ئەگرین بە تۆ لە عوجب، خۆی پەنا ئەگرین بە تۆ لە عوجب، خۆی پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری، پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لە کوفر و فەقیری، پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق، پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی، پەنا ئەگرین بە تۆ لە شەهەوات، پەنا ئەگرین بە تۆ لە شوبهات. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. ئێمە لە بەرخاتی تۆ لە خزمەت وتەی ئەم پیاوە گەورانە کۆ ئەبینەوە یا ڕەب العالەمین. خۆیە ڕۆشنایی بخەرە دڵمانەوە، یا ئیلاهی فیوضاتی خۆت بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە، لەم نەخۆشیە مهلیکانە ڕزگارمان کە یا ئەکرەم الئەکرەمین. زمانمان، دڵمان، فکرمان، کردەوەمان لە نەخۆشیە مهلیکەکان پارێزراوە کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆی عاقبەتمان پڕخێر کە، خۆی عاقبەتمان پڕخێر کە، لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی گیان هەر کەسەمان گرفتێکی بۆی چارەسەر کە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە،
ئەو من بە مناڵە مناڵەکانی ساڵحکە، ئەو من قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەو من نەخۆشە شیفای بۆ بنێرە، پەروەردگارە ئەو من کەم ڕزقی حەڵاڵی زیادکە، تو گەورەی خۆت ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەراممان مەکە. یا ربی خۆیە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوکمان وبورە، خوایە لە گوناهی دایک و باوکمان وبورە، خوایە لە گوناهی دایک و باوکمان وبورە. یا ربی خۆیە زەلیلی سەر جێگان مەکە، شیفا و ئارامی و ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە، تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی مردوەکانمان ببورە، ئارامی بەسەریانە پەخشکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری گیان صلی الله عليه و آله وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان سپاردە قەت لای تۆ زایە نابووە، ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین، صحەت و لەشساغی خۆمان سپاردەی تۆ کرد، ماڵ و مناڵ و خزم و کەس و کارمان هەمووی سپاردەی تۆ کرد، گەنجی ئەم شاری خۆمان سپاردەی تۆ کرد، ئومەتی پێغەمبەریانمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان زمانمان کولە لە دوعایە هەر چاکەیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم داوای لێ کردو، ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە، هەر خراپەیەک ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.